لە هەرێمی کوردستان 47,000 دۆنم زەوی کشتتوکاڵی دەستی بەسەرداگیراوە، 50,000 زێدەڕۆیی لەسەر مڵکی شارەوانی کراوە و 87,000 vێل لەو باخی نایاسایی هەن. پەرلەمانی کوردستان ئێستا دەیەوێت بە یاسای زێدەڕۆی لەسەر مڵکی دەوڵەت ڕێگری لەو زێدەڕۆیانە بکات لە هەرێمی کوردستان. هەموو مامەڵەیەکی بەناوکردنی هەر بابەتێک پارەی لەسەردانراوە، سزای لەسەردانراوە و لە دوای ئەمە واتە لە دوای ئەم یاسا لە دوای دەرچوونی ئەم یاسایەوە ئەو زیادەڕۆیانە کە کراون بە پێی ناوەڕۆکی ئەم یاسایە چارەسەری بۆ دۆزراوەتەوە، بەڵام دوای ئەم تاریخەوە قورسترین سزا بۆ مەسەلەی زیادەڕۆیی لە هەرێمی کوردستان دانرێت. ئەمەی ئەمڕۆ ڕێگریە لە زیادەڕۆیی، واتە بەداخەوە لە هەرێمی کوردستاندا ژمارەیەکی بەرفراوان یا ڕوبەرێکی بەرفراوان لە زەوی کشتتوکاڵی لە زەویەکانی شارەوانی زیادەڕۆییان کراوەتە سەر، وە زیادەڕۆیەکانیش بەشی زۆری لەلایەن بەرپرسانی باڵاوەیە. ڕێگریکردن لەسەر زێدەڕۆیەکان بەس نییە. پەرلەمان جگە لەو ڕێگریە دەیەوێت بە یاسایەکی تر لە ماوەیەکی دیاریکراودا ئەو مڵکانە بۆ دەوڵەت بگەڕێنێتەوە کە بە نایاسایی دەستیان بەسەرداگیراوە. گرنگە ڕاستەوخۆ کار لەسەر پێشکەشکردنی پرۆژە یاسایەکی کە بکرێ بۆ ئەوەی لەگەڵ ئەم زیادەڕەویە کەمە سنووردانانە چارەسەریش هەبێ بوانە، چکە ناکرێ بەربەوت زیادەڕەوی نەکرێت لە هەرێمی کوردستانە ئەکرێ بە تایبەتی باخ و ڤەلاکانە گەورەترین کێشەی دروست بۆ لە هەرێمی کوردستانە. بە گوێرەی یاسای زێدەڕۆیی لەسەر مڵکی گشتی هەموو خزمەتگوزاریە سەرەتاییەکان بۆ ئەو مڵکە داگیرکراوانە ڕادەگیرێت و ئەو زەویانە بە هیچ شێوەیەک لەسەر هیچ کەس و لایەنێک تاپۆ ناکرێن. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.